بینەرانی ڤەرسڵاتۆن لەبێت و ئەم کاتتان باش من ئێستا لە نێو دادگای شاری سلێمانیم وەکو دەزانین لە دوو ڕۆژی ڕابردوودا لەسەر کەیسی دەستگیرکردنی شاسەر عەبدوڵواحید سەرۆکی جوڵانەوەی نوێ لەلایەن پۆلیسی سلێمانیەوە هەم لە نێوخۆی هەرێمی کوردستان و لە دەرەوەی کوردستانیش کاردنەوەی بەدوای خۆی داهێناوە بەشێک لە هاوڵاتیان ئەتوانین بڵێن لایەنگرانی شاسەر عەبدوڵواحید و هەروەها جوڵانەوەی نوێ پێیان وایە ئەمە بابەتێکی سیاسیە و هەروەها لایەنێک یان خۆ چەند لایەنێکی سیاسی و کەسانی سیاسی لە پشت ئەم بابەتەوەن من ئێستا لە نێو دادگای شاری سلێمانی بەڕێز حاکم سەلاح حەسەنم لەگەڵە هەم وتەبێژ دادگای سلێمانی هەمیش جێگری سەرۆکی دادگای سلێمانی و لەگەڵە دەمێت گفتوگوی زیاتر لەگەڵ بەڕێزیان ئەکەم لەسەر ئەم بابەتە کاک حاکم سڵاو لێبێت پێم بڵێ تا ئەم دەقەی من و بەڕێزت قسەی تێدا دەکەین ئەم کەیسە گەیشت بەکوێ سەرەتا بەخێر بێن سەبارەت بە کەیسی سەرۆکی جۆڵانەوەی نوێیە کە پێرێشەو لەلایەن هێزێکی پۆلیسەوە دەستگیر کراوە ئەم تۆمەتبارە لەلایەن دادگای کەتنی سلێمانیەوە بڕیارێکی غیابی واتە نائامادەیی دەرچۆت دەرحەق بەم تۆمەتبارە بە سزادانی بۆ ماوەی 6 مانگ بە پێی مادەی 431 لەسەر سکاڵای ئەندام پەرلەمانێکی پێشووی کوردستان بە تۆمەتی تەهدید و هەڕەشەکردن لەبەرەوەی کە ئەم دۆسەیە بەهۆی ئامادە نەبوونی تۆمەتبار لە دادگای کردنەکاندا دادگا ناچار بووە بڕیاری غیابی واتە بڕیاری نائامادەیی دەرکات سەبارەت بەم تۆمەتبارە و سزادانی بۆ ماوەی 6 مانگ. باش نەوەی نوێ دەڵێتن ئەمە بابەتێکی سیاسیە لە هەمان کاتیشا چەندین کەسات یان خولایەنێکی سیاسی لە پشت ئەم بابەتەوەن. ئێمە سەبارەت بەو دەنگۆیانە بە هەموو شێغڕەتیەکەینەوە دادگا و دادوەر لە هەموو کەیسەکانە سربەخۆیانە و ئازادانە بڕیاری خۆیانەدەن و ئەم دۆسەیە بە تایبەتی هەموو ڕێکارەکانی یاسایی تیادا ئەنجام درراوە. هیچ کاتێک دادگا و دادوەر هیچ کاتێک ڕێگر نین لەبەر ئەوەی کە ئەو تۆمەتبارە بێتە بەردەم دادگا و قسەی خۆی و وتەی خۆی پێشکەشکە لەبەر ئەوەی کە هەموو کەسێک هەموو هاوڵاتێک لە بەردەم دادگا وەک یەک سەیر دەکرێت و ئێمە ئەو دەنگۆیانەی کە باز لەوە دەکەن ئایا ئەم کە گوایە ئەم دادگاییکردنە سیاسیە و بە سیاسی کراوە ئەم دەنگۆیانە هەمووی ڕەتەکەینەوە و مەبەست لێی بەلاڕێبردنی دۆسێکەدایە. بەڕاستی ئێمە نیگەرانین بەو تەسریحانە و بەو قسانێک کە ئەکرێت لەم لاولا بە تایبەتی لە لایەن جۆڵانەوەی نەوەی نوێ کە ئەم بزوتنەوەی بەڕاستی لەبەرەوەی کە سەرۆکی جۆڵانەوەی نەوەی نوێ دەستگیر کراوە ئێستا حالیان لە زیندانە و ئەو تەسریحانەی کە ئەوترێت گوایە کە دادگا بە سیاسی کراوە کە ئەوە بەڕاستی ئەم دەگویانە بە هەموو شێغڕەتەکەینەوە و بابەتەکە یاسایی 100%. باش ئەم بابەتە ئەتوانین بڵێن شاسەر عەبدوڵواحید لەسەر تەنیا ئەو گرتە ڤیدیۆ دەستگیر کراوە یان خۆت سکاڵای تریشە بووە؟ ئەوەی کە ئێستا لەسەری دەستگیر کراوە شاسوار عەبدوڵواحید لەسەر ئەم دۆسەیە دەستگیر کراوە واتە ئەم دۆسەیە کە بڕیاری دادگای کەتنی سلێمانی لەسەر دەرچووە بە غیابی بۆ ماوەی 6 مانگ واتە سزاکەی هەر لەسەر ئەم دۆسەیەیە. بەڵام مانع نییە هیچ ڕێگریکی یاسایی نییە کە ئەو دۆسیانەی کە لەسەری هەیە و ئەو فەرمانی دەستگیرکردنانەی کە هەیەی ئەو تۆمەتبارە دەبێت هەموو یەکلایی بکرێتەوە پاش ئان اینجا ئازاد دەکرێت لەو دۆسەی کە ئێستا لەسەری ڕاگیراوە. باش هەر لەسەر دەستگیرکردنی شاسەر عەبدوڵواحید گومانێک لای هاوڵاتیان دروست بە بەتایبەت لایەنگران و لایەنگرانی شاسەر عەبدوڵواحید و جوڵانەوەی نوێی نوێەوە کە دەڵێن ئەگەر بابەتێکی سیاسی نەبێت بۆچی پێشتر دەستگیر نەکراوە کە ئەگەر سکاڵای لەسەر بێت بۆچی لە سەروبەندی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقداین ئەو کە دەستگیر کراوە؟ وەڵامی ئێمە بۆ ئەم پرسیاری ژنابەت زۆر ڕوونە ئەویش ئەوەیە هەموو ڕێکارەکانی یاسایی و هەموو ڕێکارەکانی دادگا و دادگاییکردن لە قۆناغی لێکۆڵینەوە تا قۆناغی دادگاییکردن پەیوەست نییە بە کات پەیوەست نییە بە سیاتێکی دیاری کراوە واتە ئیجراعاتی یاسایی و ڕێکاری یاسایی دەرحەق بە تۆمەتبار لە هەموو کاتێکە ئەکرێ ئەو کاتە پێش هەڵبژاردن بوو دوای هەڵبژاردن بێ لە کاتی بانگەشەی هەڵبژاردن بێ لە غەیری کاتی بانگەشەی هەڵبژاردن بێ ڕێکاری یاسایی و بڕیاری دادگا جەبەجێ ئەکرێ کەواتە
ئەم دەنگۆیانی کە باز لەوە ئەکەن گوایە ئەم کاتی دەستگیرکردنی تۆمەتبار لە کاتی بانگەشەی هەڵبژاردنە بەڕاستی ئەمە ڕەتەکەینەوە ناکرێ ئێمە دادگا قۆڵبەست بکرێ دادگا دەستی ببەسرێ بەوەی کە نەتوانێت تۆمەتبارێک دەستگیرکە لە کاتێکی دیاریکراوە لەبەرەوەی بڵێن لەبەرەوەی ئەمە کاتی هەڵبژاردنە یاخود کاتی بانگەشەی هەڵبژاردنە هەموو کاتێک ڕێکارەکانی یاسا پەیوەست نییە بە کاتێکی دیاریکرا و ساتێکی دیاریکرا و بۆی ئێمە ئەو دەنگۆیە دیسان ڕەتەکەینەوە و دادگای سلێمانی و جەخت لەسەرەوەکەینەوە تۆمەتبار لەم دۆسیەدا کە دەستگیر کراوە بە بڕیارێکی یاسایی دادگا و دادوەرە. باش تاوەکو ئێستا لە دوای دەستگیرکردنی شاسڵ عەبدولواحید چەند کەسیان و کەسانی تر هاتوون بۆ تومارکردنی سکاڵ لەسەر کەسایەتیە؟ ئێمە ئەوەی کە وەکو دادگای سلێمانی زانیاریمان هەبێ هەر کۆمەڵی دۆسیە هەیە لەسەر ئەو تۆمەتبارە لەلایەن بنکەکانی تری پۆلیسەوە لە شێوەیەکی گشتی چەند دووسێ دەبن. ئێمە ناتوانین بە دیاریکراوی عەدەدەکەی دیاریکەین بەڵام ئەو کەسانەی کە سکاڵایان کردووە لەسەر ئەم تۆمەتبارە بێگومان سکاڵەکانیان دێتە پێشەوە و ئەو دۆسیانێک کە فەرمانی دەستگیرکردنی هەیە ئەم تۆمەتبارە بە هەمان شێوە ئەم تۆمەتبارە ئامادە ئەکرێت لە بەردەم دادگا بۆ ئەوی وتەی خۆی وەربژیرێ لەسەر ئەو سکاڵانی لەسەرێتی. ئێستا کە دەستگیر کراوە لە چ شوێنێک دەستگیر کراوە شوێنەکەی بۆ نمونە کوێیە؟ ئێستا ئەم تۆمەتبارە لە بنکەی گرتن و گواستنەوەی سەر بە بڕێوەتی پێویستی سلێمانی دەست بەسەرە و ڕۆژی 21 هەشتی دیاری کراوە بۆ دادگایی کردن. بەڵێ ئەمە گوتەی بەڕێز حاکم سەلاح حەسەن ئەم گوتەبێژی دادگای سلێمانی هەمیش جێگری سەرۆکی دادگای سلێمانی و لەسەر کەیسی شاسڵ عەبدولواحید سەرۆکی زولانەوەی نوێ قسەی کۆتایی ڤار دەیکات.